ئینسان پێویستە مۆکانی دەوروبەری بتراشیتن بنهەنگری خاوێن بکاتەوە. خۆشەویستان، ئەو نەخۆشیە پێی دەرێن ناسۆر عوسعوسی مووی کلێنجەی پالۆنیدڵ ساینەس. ئەوە چییە؟ ئەوە لە خوار پشتیتی ئەوە بەنیوبەنجی ئێستاکە نەخۆشەکە ئاگای لێیە تەمەشاکە ئەوە زۆر خۆی تاخیر کردی هەمزانە ئەوە ساینەسێکی دروست کردی ئەوە ساینەسێکی دروست کردیە ئەو کوانەی هەیە ئەوان هەموو دەستە ژۆرێکە تەمەشاکە هەر زۆر گەورەیە یەک بستێ کاچی خۆم لۆ خۆتان ئەوە لێ دەکەن تەمەشاکە بزانە ئەوە دەبینی ئەوە دەرزی تێدا نیە ئەوە لە ئەوە کانولیە بەس بەبێ دەرزی دەین مەقسەد لە لەو کوانە بینە ژۆرێکە ئەو لێکانە بریتمە ژۆرێکە باشە ئەوە مەتیلم بلوی پێدەێن بزانە ئەمە ئەوە دەکەم ئامزانە لێکوانە دەرچوو یعنی ئێرکوان ئەوە ڕەبتە لەگەر ئێرکوانە تێدەگەی لە خوارێکەش ڕەبتە ئێرکوانە دەبینی ئەوە شین بوو یعنی ئەلێرکوانە ئەوە لە بنەوە هەموو وەکو ڕێڕەوی دروستکردی ئێرە ها پڕی پیسە ئێرە پڕی پیسیان دەبینی مو لێرکوانە دێتە دەرێ لێیەکە خۆشەویستان خۆتان تەخیر مەکەن چاوەکەم یعنی ئەوە لە ئاینی پیرۆزی ئیسلام پێغەمبەر صلی الله علیه و سلم تەشجیعمان دەکاتن کەوە احتمام بە پاچی جەستەمان بدەین احتمام بە پاچی دەروون و دڵیشمان بدەین تەمەشاکە فەتیابەکە فەطەهر یعنی جلوبەرکت خاوێنکەوە جسمت خاوێنکەوە دڵت خاوێنکەوە دین پێمان دەرێ ئەمن جۆ کوزانی سوتوبی پێتان دەرێ ئینسان پێویستە مۆکانی دەوروبەری بتراشیتن بنهەنگری خاوێن بکاتەوە پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەرمێتن ئینسانی مسلمان نینۆچی دەکاتن مۆکانی خوارەوەی دەکاتن بنهەنگری دەکاتن باشە کاچی خۆم احتمام بە خاوێنی بدەن ڕزاتان لێ دەکەم پارەتان لۆ دەگەڕێتەوە وەقتان لۆ دەگەڕێتەوە نانە خستەخانە و دکتۆری تەندروستیتان لۆ دەگەڕێتەوە لێیەکە تکاتان لێ دەکەم خۆتان خاوێن ڕابگرن خوای گەورە شیفای عاجل بۆ ئەو نەخۆشە هەموو نەخۆشەکانمان بنێریتن. میهرەبانی دڵسۆزی و لێزانی